عفرینی کوردان لەناو ئاشی نیو عوسمانیە فاشیستەکاندا. لە 20 کانونی دووهەمی ساڵی 2010 هێرشی سوپای داگیرکەری تورک و گروپە چەتەکانی بۆ سەر کانتۆنی عافرین لە ڕۆژئاوای کوردستان دەستی پێکرد. لە پاش داگیرکردنی شارەکە لە 18 ئاداری 2010 بە سیستماتیک دەستیان کرد بە گۆڕینی دیمۆگرافیا و چەپاو و خوێناویکردن، تورکاندن و تاڵانکردنی شارەکە. لە ئێستادا زیاتر لە 50 بنکە و سەربازگەی سوپای داگیرکەری تورک و چەتەکانی لە کانتۆنی عافرینی داگیرکراودا هەن کە تیایدا تەکنەلۆژیای پێشکەوتوی شەڕ و چەکی قورسیان جێگیر کردووە و لەوێەوە هێرش دەکەنە سەرناوچەکانی شەهبا و شەرا و شێراوە. لە ماوەی 5 ساڵدا دوای داگیرکردنی عافرین 663 کەس کە 96 کەسیان ژنە لەژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستداوە. زیاتر لە 8644 کەس ڕەفێنراون. نزیکەی 78 گردی شوێنەواری مێژووی لە عافرین هەیە کە زۆربەیان هەڵکەنراون و تاڵان کراون. بە گوێرەی ئامارەکانی بەشی شوێنەوار لە ڕۆژئاوای کوردستان 59 شوێنەواری مێژووی لە عافرین پاش دزینی ئاسارەکەی خاپور کراوە. لەو 5 ساڵەدا 28 نزرگە و مەزاری ئاینی پێکاتە و ئاینە جیاوازەکانی هەرێمەکە خاپور کراون و گۆڕستانێک کراوە بە مەیدانی کڕین و فرۆشتنی ئاژەڵ. ناوی شەقام، گوند، نەخۆشخانە و شوێنە گشتیەکان دەگۆڕن بۆ عەرەبی و تورکی. بۆ نمونە ناوی مەیدانی ئازادی لە ناوەندی شارەکە گۆڕاوە بۆ ئەتاتورک. ناوی شەقامی بازنەی نەورۆزیش کراوە بە سەلاحەدین. هەروەها ناوی شەقامی بازنەی کاوەی ئاسەنگەر کراوە بە چڵە زەیتون. ئاڵای تورکیا لەسەر هەموو ناوەندەکان هەڵکراوە. خوێندنگاکان کراوە بە زیندان و شوێنی سەربازی. ئەمە جگەلەوەی خوێندن کراوە بە زمانی تورکی. هاوڵاتیان ناچار دەکەن کە ناسنامەی تورکی دەربهێنن و بە لیرەی تورکی مامەڵە بکەن. هەموو تابلۆ و هێماکانی هاتوچۆی شارەکە کراوە بە تورکی و فێربوونی زمانی تورکی کراوە بە زۆرم لێ. زانکۆ پەیمانگاکانیش گرێدراوە بە زانکۆکانی تورکیاوە لە هەرێمی دیلوک. دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی ئیکۆسایتی ژینگە و سروشتی عافرین دەکەن و 367,000 داریان بڕیوەتەوە. هەروەها زیاتر لە 13,500 داریان سوتاندووە لەگەڵ 12,000 هێکتار ڕەز و باخ و دارستان. یەکێک لە مەترسیدارترین جۆرەکانی جینۆسایت لە عافرینی داگیرکراودا گۆڕینی دیمۆگرافیایە. پاش دەرپەڕاندنی زیاتر لە 350,000 هاوڵاتی شارەکە بە داگیرکاری 22 گەڕێکی زیێدەڕۆییان دروست کردووە و زیاتر لە 500,000 تورکمان و عەرەبی فەڵەستینی هاوردەیان تێدا نیشتەجێ کردووە. بە گوێرەی یاسا نێودەوڵەتیەکان هەموو ئەم کردەوە و سیاسەتانە بە تاوانی جینۆسایت هەژمار دەکرێن و یەک ئامانجیان لە پشتەوەیە، ئەویش گۆڕینی ناسنامەی کوردی شارەکەیە و لەکاندنیەتی بە تورکیاوە.